لێرە باسێکی ئەو ڕاگەندراوانە و هەروەها ئەوەی کێسە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستانە گوزارێ پێتانێڵم جارێ لە بەیاننامەکە خۆ ڕاگەندراوەکە وەزارەتی نەوتی عێراقەوە دەست پێکەم کە کۆمەڵێک ئەگەر بێت و هەرچەندەوان بە خاڵ ڕاگەندراوەکەیان نەبوو بەڵام ئەگەر بێت و لایەن بەلایەنی ڕاگەندراوەکە وەرگی ئەگەیتە ئەم دەرەنجامانە کە وەزارەتی نەوتی عێراق مەبەستی چییە؟ باس لەوەکە کە بە پێی دەستور بڕیای دادگای فیدراڵی بووجە ئەبێ نەوت ڕادستی وەزارەتی نەوتی عێراق و سۆمۆ بکرێت و هەرێمی کوردستان پابند نەبوو بە دەستور بە بڕیای دادگای فیدراڵی بە بووجەوە و ئەم بابەتانی پشتگوێ خستۆ و لە بەرهەمهێنانی نەوت و بە بازاڕکردن و بەکارهێنانیان پابندی هیچ یەکێک لەمانە نەبووە. باسی لەوە کرۆ کە بە زووی نەوتی هەرێمی کوردستانی ڕادەست بکرێت وشەیی بە زووی بەکارهێناوە سەرەتا باسی ڕادستکردنی نەوتەکە جارێکی تر لە دێڕێکتر ئاڵێ بە زووی نەوتمان ڕادەست بکەن. سەبارەت بە هەندێک بابەتی تر لە ڕاگەندراوەکە وەزارەتی نەوتی عێراق ئاماژە بە زیانی دارایی کراوە کە بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان لە 2023ەوە دوای دەرچوونی یاسای بودجێ عێراق بۆ 3 ساڵی و ڕاوەستانی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بۆریەوە کە ناچێتە دەرەوە زیانی دارایی بە عێراق گەیاندووە کە وەکو سەروەتێکی سروشتی وەکو سامانێکی سروشتی کە هینەوەکانی ئایندەشە هەرێمی کوردستان پابند نەبووە نەوتی بەرهەمهێناوە و داهاتەکەشی دیار نەبووە. سەبارەت بە هەندێک بابەتی تر عێراق خۆی بە شەرمەزار زانیوە کاتێک هەرێمی کوردستان تاگلایەنە نەوت بەرهەمەهێنێ بەڵام ڕادستی عێراقی ناکاوتێتی ئەمە بۆ ناوبانگمان لەسەر ئاستی دەرەوە باش نییە و وەکو لەکەیەک وایە پێمانەوە گەڵێن ئێوە حکوومەتی عێراقن بۆچی ئێڵن هەرێمی کوردستان بە قاچاق نەوت بفرۆشێ کە باسی لەوە کردووە کە ئەزانن هەرێمی کوردستان بە قاچاق نەوتە فرۆشێ بۆ ناوبانکی عێراق ئەمە باش نییە هەروە بۆ ئەو بڕەشی کە عێراق بەرهەمێنێ لەلایەن ئۆپیکەوە بۆی دیاریکراوە گونجاو نییە زیانی گەورەی بە عێراق گەیاندووە چکە ئەگە دیاریکرا بێت 4.2 ملیۆن بەرمیل عێراق بەرهەمبێنێ ئەوەی هەرێمی کوردستانیش کە بەرهەمێنێ لە چوارچێوە لەسەر هەرێم لەسەر عێراق هەژمارەکێ ئەبێ لەو پشکە فەرمی کە عێراق لەو بڕە فەرمی کە عێراق ئەوێ بەرهەمبێنێ کەم بکرێتەوە کەمە زیان بە عێراق گەێنێ. وەزارەتی سامان سروشتەکانی کەمێک پێشێستا وەڵامی ڕاگەندراوەکەی عێراقیانەوە ئەگەر ڕاگەندراوەکە بخەیتەوە ڕاگەندراوێکی توندە بەرامبەر بە عێراق تەنانەت ئەگەر وەکو بابەتێک هەڵی سەنگێنین ئەکرێ بڵین تا ئاستێک وشەی زۆر توند و نەشیاویش بەرامبەر بە عێراق بەکارهێنراوە. ئەوان باسی قاچاقی نەوت هەرێمیان کردوان وتیانە ئاسان ئێوە قاچاقچێتەکەن ئێوە نەوتی شوێنی تریشە فرۆشن بە ناوی عێراقەوە جا ئەمە خلاصی کلامەکێکی با پێتان بڵێن. وەڵامی وەزارەتی سامانە یاخود وەزارەتی نەوتی عێراقیان ناوەتەوە باس لەوە کراوە ڕاگەندراوەکەی وەزارەتی عێراق وەزارەتی نەوتی عێراق سیاسیە سامان سروشتەکانی هەرێمەڵێ ئەو نووسراوەی عێراق کە بڵاوی کرێتەوە لە ئیدامەزراوێکی حکومەت ناچێت بەڵکو ڕاگەندراوێکی سیاسیە کە ئەمە لە مامەڵەی حکومەتە تا ئاستێک کێشێ. باسی گەندەڵی کراوە وەزارەتی سامان سروشتەکان هەر بەڕوونی وتوێتی ئەوەن ئێوەن وڵاتێکی بێسەر و بەرە و قاچاق و پڕ گەندەڵیتان هەیە ئەتانوێت بەو بیانوەی کەرێمی کوردستان نەوت بە قاچاق فرۆشێ گەندەڵێکی خۆتان بشارنەوە. خۆزگە بریا سامان سروشتیەکان لەبری ئەمە داتایەکی خستەهاتەوە گوتە وەڵی من نەوت بە قاچاق نافرۆشم ڕاستە ئێوەش قاچاقن بەڵام ئەمە داتاکانی ئێمە ئەم نەمان فرۆشتۆ پارەکەیمان ئاوا لێ کرد ئەو نەشمانە بە میلەتە ڕەش و ڕوتەکەمان کێوە زوو سزایە بەڵام لەبری ئەوە هاتووتێتی ئێوەش گەندەڵن جاخوت عێراق گەندەڵ بێت تۆش وابی عێراق نەوت بە قاچاق فرۆشێ ئەبێت تۆش میفرۆشی. ئەمە بابەتێکی تر هەروەها باسی نەوتی وڵاتانی تر کراوە کە و مەبەستیان ناوی ئێران ناتۆ بەس ئەو باسەیە کە ئەمریکا ماگلەوە پێشەی عێراق بە ناوی ئێران نەوتی ئێران بە ناوی عێراقەوە فرۆشێ دیکۆمنتەکان خرا بۆ ڕوو وەزارەتی نەوتی عێراقی ژووتی ئەو دیکۆمنتانە تەزویر کراون ئێمە لێی بێبەرین بەڵام پێ ناچێواش بێت. حکوومەتی هەرێم هۆکاری ڕاگررتنی هەناردەنی وتێت ئێمە ئامادەین ئێمە هەناردەمان ڕانەگرتوەوە بە بڕیارێکیەوە بووە و دواتیش لە مانگی چوارە ئێمە ڕێکەوتنێکمان کرد لە چواری چوار بەڵام کە لە یاسای بودجەیە هەناردەی نەوتێری کوردستان جێ بکرێتەوە بەڵام لەوەشە پابەت نەبوو 6 دلارتان دیاریکی بوو کە هەر هیچ نەبوو کۆمپانیای نەوتەکان چکە ئێمە فێری 30 دلار و 40 دلار و زیاترمان کردوون بە 6 دلار ڕازی نابێت. 25 میلیارد دلار زیانتان لە کۆمپانیەکان ناوە شیوەنەکەی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکانی نەوتە باسی کرد 25 میلیارد دلار زیان بە کۆمپانیەکانی بواری نەوت گەیشتۆ لە هەرێمی کوردستان ئەی زەحمەت نەبێت وەزارەتی سامان سروشتیەکان لە 2014ەوە چەند زیانتان بە خەڵکی هەرێمی کوردستان گەیاندووە چەند موچە دابەش نەکا بازاری هەرێمی کوردستان چی لێ هات لەسەر ئەو حسابی خەڵکە کە ئەمە سامانی سروشتینەوەکانی ئایندەشە ئێستش 300,000 بەرمیل نەوت بەرهەمێنی هەمووی لە خزمەتی کۆمپانیەکانی نەوتایە
بۆچی 25 میلیۆن دلار ملیار دلار زیانیان بەرکەوتووە با بە داتا ئەمەمان بۆ ڕوونکەیتەوە زەحمە نەبێت زیان لە فرۆشرا و هەمیشە من باسێکم لە ئابووریشا لە منطق و لە عەقلی شاوایە زیان لە فرۆشتن دەرەکەوێت ئەگەر بەرمی لە نەوت دەرهێنابێ 50 دلاری تێچێ بێ یا بێت بە 25 دلار ئەوە 25 دلارەکە زیان بۆ بەڵام لە کاتێک ئێستا تۆ 300,000 بەرمیل نەوت بەرەمێنی بە قسەی خۆ دەیفرۆشی بە 30 دلار هەموو 30 دلارەکەش بۆ کۆمپانیاکەیە کەمتر لەوەشی تێچووە 28 دلار 26 دلاری تێچووە بۆچی زیانەکە بۆمان ڕوونکەرەوە زەحمە نەبێت 11 میلیۆن و 800,000 بەرمیل ئەڵێ نەوتمان ڕادستی عێراق کردو دینارێکتان نێینێ 5 مانگ 11 نزیکەی 12 میلیۆن بەرمیلمان ڕادستکردن لە 2023 گە بیتان بێ مانگی 6 مانگی 1970 دا هەندێ ڕۆژی مانگی 6شیتیا بوو لە دوای پەسەندکردنی بووجە 1 دینارتان بۆ هەرێمی کوردستان خەرج نەکردو وەزارەتی سامانە بە عێراقەڵێ بەڵام بە عەقلانیەت ئەمە لێک بینەوە 12 میلیۆن دابەشی 150 ڕۆژی بکە ئەگە حاسیبەت نابێ هەرکەس دەتوانێت بیکە بزانێت ڕۆژانە چەند 100,000 بەرمیل نەوتەکە لە کاتێکە عێراق لە یاسای بودجێ و حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی بەدوڵێ ڕۆژانە کەمتر نەبێت لە 400,000 بەرمیل نەوت و عێراق ئەڵێ من 6 دلارێم هەرێمی کوردستان بۆ 6 دلار ڕازی نەبوو بۆیە عێراقیش پارینە بەڵام عێراق ئەو چەند مانگە پارەی بۆ موچەی هەرێمی کوردستان تا ئەستێک نرد هەرچەندە کەم و کەسیشی تیاوێ ئەمە لایەنگرینە بەڵام واقعەکە باسەکەین یاسای نەوت و خاستان دواخستووە باسی وەزارەتی نەوتی عێراق کاسان سوشکان ئەوان تۆمەتبارەکە ئەڵێەوە ناتانێت ئەم یاسایە بچێتە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت بە مەرجەوەی کە ئێمە ژەمانەوەی تیاجێبێتەوە ئامادەی نەوت بدەینە سۆمۆ و هەروەها باسی چیشەکە کە نەوت بەنە سۆمۆ بە مەرج ئەڵێ پارەی کۆمپانیاکان 30 دلارەکە بن گرێبەستەکانیان قبولکەن باسی کێشەی گرێبەستی کۆمپانیەکان شکڵە و گرێبەستانی ئێمە کردومانە زۆر باشەوە بۆ ئەتانێت ببینن بۆ ئەتانێت قسەی لەسەرکەن بۆ خۆی قبوڵیکەن و بە نەوتی هەرێمی کوردستان هەنار دەبکرێت ئەم پیاوە نەبیل مەرسومیە یەکێکە لە ئابووری ناسە عێراقیەکان جارجار قسەی باشەکە باسی کرد کەرێمی کوردستان ناتوانێت نەوت ڕادەست بکە ینی بڕاندوێتەوە وەکو ئابووری ناسێک شۆڤی بۆ ئەم بابەتە کردووە ئێمەش هەروەڵی کۆمپانیا نەوتەکان خاوەنی نەوتی هەرێمن ڕاست و دروستە قسەیەکە زۆر زۆر تەواوە ئەبێ ئەوان و هەرواشە لە کۆبوونەوەکان کە کۆبوونەوەی سێقۆڵێکە سامان سروشتەکان وەزارەتی نەوتی عێراق کۆمپانیەکان ئەمان ڕێگربوون لەوەی کە تەنها دوای هەموارکردنی یاسای بودجەش کە 16 دلاریان بۆ دیاریکا بوو بچێتە بواری جێبەجێکردنەوە کێشەی موچەش چارەسەر نابێ ئەگەر کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغدایە چارەسەر نەبێت ئەمە قسەی نەبیل مەرسومیە کە یەکێکە لە ئابووری ناسراوەکانی عێراق لەگەڵ کار و زیاد سێگرکانی پسپۆڕی بواری نەوت لە ئەستۆدەکانمان لە هەولێر لەسەرم بابەتە گفتووەکەم کار و سڵاو لێبێ ئایا کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی عێراق داوای ڕادەستنی بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستانەکە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان توانای بەرهەمێنانیان چۆنە ئەتوانن بگەنەوە ئاستەی 400,000 بەرمیل نەوت ڕۆژانیان هەبێ بە پێی یاسای بودجە سڵاوت لێبێ دکتۆر بیلال سڵاو لە بینەرانی کورسات نیوز لێرەوە بە نیگەرانیەوە بە نابەدڵەوە جەژنە پیرۆزە لە خەڵکی کوردستانەکەم ڕەنگە بۆ ئێمە تا ڕادەیەک خۆش بێ جەژنە پیرۆزە بکەین بەڵام لەوانەیە قرس بکەوێت لەسەر بەرپرسانی هەرێم بتوانن یاخود بێن ڕوویەکی ئەوێ پیرۆزبایی جەژن لە خەڵکی کوردستان بکەن لە کاتێکدا بە دۆخێکی زۆر ناهەمواردا تێدەپەڕن بەڵێ بەنسبەت پرسیارەکەتەوە کە دکتۆر مەوزوعی نەوت کێشەیەکە تەنها یەک ڕەهەندی نییە ئێمە باسی ئەو توانایی چێڵگەکانی هەرێمی کوردستان بکەین بڵێن ئایا دەتوانێت 400,000 بەرمیل بەرهەم بێنێ یاخودنا نەوت فرە ڕەهەندە هەرکە باسی نەوت دەکەی پێویستە باسی سیاست بکەی پێویستە باسی علمی اقتصاد بکەی پێویستە باسی لایەنی فەنی بکەی لەگەڵە بۆیە ئەم کێشەی هەناردەکردنی نەوتە ئەم کێشەی لە بینی هەرێم و بەغدا دروست بووە کێشەیەکە پەیوەندی بەوە نییە کە ئایا هەرێم دەتوانێت 400,000 بەرمیل بنێرە یاخودنا کێشەکە دوور و قوڵە و ئەوەی کە ئێمەش ئەیبینین لە ئەم دوو حکومەتە ئەم حکومەتی فیدرالی و سنتراڵە
نیەت نابینین لە چارەسەر دکتۆر ئەم بەیاننامە و بەیاننامەکاریە ئاماژەیەکی ڕوونە کە نیەتێکی وازەح نییە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و کێشەی نەوت لە نێوان ئەم دوو هەرێمە چونکە هەر کێشەیەک ببێت دکتۆر گیان ئەبێت تۆ هۆکاری کێشەکە دەستنیشان بکەیت و لایانی خەتابار یان نسبەی خەتا بدەیە هەردوو تەرەفەکە و دواتر تەحلیلی بکەیت دواتر چارەسەری بکەیت باشەکە کاروخ ئەمە ئێمە وەکو شۆڤەکارێک ئەم بابەتە باسکین و جەناب وەکو پسپۆڕە گرفتەکان لە چیایە کە تا ئەستێک ڕەشبینەکە بۆی کە چارەسەر نەبێت ئەگەر هۆکارەکان دەستنیشانکەین هۆکارەکان لە چیان هۆکارەکان پێیوەستە بە بابەتی تەکنیکی یاخود هۆکاری ترمان هەیە وەکوی پێشی ژووتێ هۆکارە سیاسیەکان زاڵترن لەم بابەتە بەڵێ دیارە هۆکاری تەکنیکی بەڕای من وەکو تەکنیکیەک کەمترین کاریگەری لەسەر چارەسەرکردنی ئەم پرسە هەیە ئەوەی کە زۆر کاریگەرە دیوە سیاسیەکەیە دیارە دۆخەکەش بەڕاستی لە دۆخ ئەم دۆخەی تێدان کە مناقەشەی ئەم بابەتی تێدا دەکرێت خۆت ئەم کێشەی تێدا سەری هەڵداوەتەوە ڕەهەندە سیاسیەکەیە قۆناغەکەیە کە بەرەو هەڵبژاردن دەچین لەم کاتەدا هەموو هێزەکان خەریکی مزایداتن خەریکی بەدەستهێنانی عەتفی دەنگدەرانی خۆیانن بە تایبەت هێزە شیعیەکان لەم کاتەدا هەر هەمویان بۆ ئاراستەیە هەنگاو دەنێن کە چێ زۆر دژی ئەم مەسلەی هەناردەکردنی بودجە و موچەیە بۆ هەرێمی کوردستان ئەو باڵانسی لای هێزە لای خەڵکە عەرەبە شۆڤینەکان بەرز دەبێتەوە ئەوەش بە ئاشکرا دەمیرێت و بەداخەوە لە کوردستانیش تەوەجوهەیەک لایەنێک بە لێکدانەوەیەکی هەڵا کەوتۆتە ئەو هەڵەوەی پێی وایە بە لێدوان بە وتنی کارتی فشار کە نیمانە بەداخەوە و کارتی فشاری شخصی پێیان وابوو دۆخەکە بە ئاراستەیەک دەڕوا حکوومەتی عێراق دەچێتە ژێرباری ئەوەی کە موچە بنێرە پێش دەژن و ئەگەر نەینێرە ئەوان وا دەکەن بەڕاستی ئەم دۆخەسیە بەڵێ قسەیەک هەیە باسی ڕادستکردنی نەوتی هەرێمی کوردستان و بابەتی موچە و خەرجەکانی هەرێمی کوردستانیش بەستۆتەوە بۆ بابەتەوە ئێمە نەوت ڕادستی بەغدا بکەین تا ئەستێک باشتر بە دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان گیرفانی خەڵک یا ئەگەر خۆمان هەناردەی بکەین باردۆخەکە چۆن بێ باشترە زای دکتۆر ئێمە تقریبا هەردوو ڕێگاکەمان تاقی کردەوە ئەسڵەن ئێمە بەشێک لە دۆستەکانمان لەسەرتەدا پێیان وتین کە نەوت ئەسڵەن دەرمەهێنن دواتر نەوتمان دەرهێنا و کۆمەڵێک ئیدعایی مۆزوعی ئابووری سربەخۆمان کرد و ئەمە کاری ئەمڕۆ نییە ئەم کێشانەی دروست بووە کۆمەڵێک پێشخانی هەیە بۆ نمونە عەقدی 50 ساڵی ئیمزا کراوە دوو کەس ئیمزایان کردووە کە یەکێکیان ئەسڵەن بەرپرسیارەتی لە حکومەتدا نەبووە ئەمانە وەک دەڵێ هەمووی بۆمان هەڵگیراوە و هەموو کاریگەریەکەی ئەو عەقدانە حکوومەتی هەرێمی قەرزار کردووە و نەمانتوانی خۆمان کە خۆمان نەوتی خۆمان فرۆش نەمانتوانی بەڵکو مستەڵەحی جیاوازمان هێنایە کایەوە ئەویش مەوزوعی پاشەکەوت و نیوموچە و لێ بڕۆینەوە ئەو بەرهەمی ئەوە بوو بەرهەمی ئەوەی کە ڕادستی عێراقیش بکەین بەڕاستی لێرە ناشەفافی هەیە لە هەردوو حکومەت و لەگەڵ یەک ڕاستگۆنین و داتاکان ناخەنە بەردەستیەک و هەردوو لایەن متمانیان بە یەکتر نییە و هاوڵاتیانیش متمانیان بە هیچیان نییە و ئەوەی لەم دۆخە زەرەرمەند دەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بە دەرەجەیەک و ئەم ماتەڵەکردنە بە وەختە من پێم وایە لە بەرژەوەندی هەردوو حکومەتی هەرێمیش و حکومەتی عێراقشە یاخود بڵێم جیهەتێک لە ناو حکومەتی هەرێم و جیهەتێک لە ناو حکومەتی عێراق لە ناو حکومەتی عێراق بەڕاستی من کەم لە برادران جۆم لێ بباسیەوە من خۆم ئەم مۆزوعام پێم وایە گرنجێکی زۆری هەیە دکتۆر جان ئێمە مۆزوعی قەومیمان بە تەواوی لەبیر کردووە حکومەتی عێراق لە ڕێی ئەم دروستکردنی ئەم کێشانە و نەناردنی موچە و تاوانبارکردنی حکومەتی هەرێم و خستنەڕووی کۆمەڵێک بەڵگە ئینتیمای خەڵکی کوردی بۆ حکومەتی هەرێم و بۆ ئەحزابی کوردی و بۆ قەزی کوردی نێشتووە من ئەمە بە زەرەرێکی زۆر گەورە ئەزانم و لەم لاشۆ حکومەتی هەرێم و ماتەڵە بە وەقت ئەکات ئەگەر ئەو قسەیانەی حکومەتی عێراقی ڕاست بێ ئەمان نەوت بە قاچاق فرۆشن ئەوانش لێرە قازانجی خۆیان دەست بکات کەواتە حکومەتی عێراق کوشتنی ئینتیمای خەڵکی کوردستانی دەستکەوت حکومەتی هەرێمیش نەوتی بە قاچاق براو پارەکەی دەستەکەی وەک حکومەتی عێراقڵە ئەگەر وابێ ئەم بەیاننامەکاریە لە بینی ئەم دوو حکومەتە هیچ لە دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناگۆڕێ و بەداخەوە بێباشیەکی زۆریش لە
سەرانی کورد و لە عراق بەڕاستی جێی گلەیی نین بەڕچکەمە دەبێت گلەی لە خەڵکی خۆمان لە حکوومەتی خۆمان بکەین و خەڵکەکەش هەروای کردووە بۆیە دەبێت حکوومەتی هەرێم شەفافتر و قوربانی بدا و کاتێکیش کارتی فشارمان نییە بەڕاستی بەکارهێنانی هەندێک وشە دەرونی خەڵک زیاتر ئازار دەدا. من ڕێزمە بۆ هەموو ئەحزابی سیاسی و سەرکردە سیاسەکان و هەرکەس شوێنکەوتوی خۆی هەیە بەڵام دەرونی خەڵک زۆر ماندوو دەکرێت لەو مەجای ناردن و نەناردنی موچە ینی بەراوردکاری لە نێوان کەرامەت و موچە بەڕاستی بەراوردکاریەکی نامەعقولە ینی دەکرێت موچت زۆر بێ پارەت زۆر بە کەرامەتت نەبێت دەکرێت موچەشت نەبێ و کەرامەت شتە بکەوە هەوڵاتیانی هەرێمی کوردستان موچیان نیە و کەرامەتیان هەیە ئیتر ئەم مقارنەی ئەم دووشتە بەڕاستی هیچ معقول نییە جگە لەوەی کە دەرونی خەڵکی کوردستان و کاردانەوەکانیشمان بینی بەڕاستی لەسەرم قسەیە بۆیە هیوادارم ڕایۆشکارەکانی ئەو بەڕێزە تۆزە گوشتر بن چارەسەر چی ینی ئەتوانین سە شڕێگە چارێک بگیرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی نەوت و غازی هەرێمی کوردستان کە دوایین جاریش دوو گرێ بەست کراوە دەڵێن لەگەڵ دوو کۆمپانی ئەمریکی بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر بژێوی و گیرفانی خەڵک دروست نەکە. مۆزوعی چارەسەر بەڕاستی یەکەم شت پێویستی بەنیەتە پێویستی بە دانیشتن لەسەر مێزە نەک بەیاننامە و بەیاننامەکاری لەبیرمان نەچێ چارەسەرەکەی ئاسان نییە بەهۆی بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەهۆی ئەو فشارانەی حکوومەتی ئەمریکا لە تەیاری شیعی لە هەموو وڵاتان دەیکا بەڵام لێکدانەوەیکی هەڵەیە ئەگەر بێی عراق بە شیعا بە سووریا بەراورد بکەیت پێ دوا بێ ئەمریکا ئەوەی بەرامبەر سووریا دەیکا بەرامبەر بە عراق دەیکا پێم وایە و برادرانە ئەو زمانی هەڕەشەی بەکارێن هێنا لێکدانەوەی وایان کردبوو کە عراق دەکەوێتە بەر گورزی ئەمریکاوانە ئەوە هەڵەیەکی گەورەیە چونکە عراق و بینیشمان زمانی هەڕەشەکەیان پێڕاگیرە و خوێندنەوەکەیان دروست نەبوو کە پێیان وابوو ئەمریکا گورزی سەربازی لە عراق دەوەشێنێ و لە بیریشمان نەچێ ئەو جم و جۆڵە سیاسیە نایاسانی لە هەندێک جیهەتەوە لە هەندێک شوێنەوە لایەنە شیعەکانی نیگەران کردووە بەشێکە لەو مەعادلەیە کە کێشەکان بە ئاسانی بەرەو چارەسەر ناڕۆن بەڵام گەرنیەتی چارەسەر هەبێ گەرەمە بمانەوەیە ئەم کێشەیە بە تەواوی چارەسەر بێ بەڕاستی پێویستی بە ناوەندێکی نێودەوڵەتیە ئەمە لەم ڕۆژانە بینیمان حکوومەتی هەرێم بەیاننامەیەکی ئاراستەی لا نێودەوڵەتیەکان کرد بەڕاستی کاک دکتۆر لانی نێودەوڵەتی چ بکە کاتۆ ئەتۆ دوو حیزبی لە هەرێمێکدا یەک ئاراستت نییە یەک بیرکردنەوەت نییە لەسەر چارەسەرکردنی کێشەکان و هەر کەسە و بە ئارەزووی خۆی یاخود بۆ بەدەستێنانی دەنجی دەنگدەرانی خۆی لە هەڵبژاردنی مانجی 11 لێ دوان دەدا ئەم پرسە دکتۆر وەکو چارەسەر حکوومەتی هەرێم پێویستە جارە پێش هەموو شت یەکگرتو و ڕازگۆ بن لەگەڵێک ینی یەکگرتوویەک نەبێت لە پێناو ملشکاندنی یەکتر لە قۆناغێکی تردا ئەگەر بۆی گونجا پێویستە ئەم حیزبانە یەکگرتوو بن و پێویستە لە پەرلەمانی عراقیشدا هەموو کوتلە کوردیەکان یەکگرتوو بن و نیگەرانیە بەڕاستی حاڵەتێکی تریشەیە کە باسی یەکگرتووی دەکەی هەندێک ئەحزابی سیاسی ئەگەر لەگەڵی دانەنیشی ئەگەر یەک ڕئید لەگەڵ ڕئی ئەو نەبێ بە خائینت دادنێ ئەگەر خۆی لەگەڵ حکوومەتی عراق دانیشێ وەزیری هەبێ وەکیل وەزیری هەبێ و جێگری سەرۆک وەزیرانی هەبێت هەر پۆستێکی هەبێ ئەمە کوردایەتیە ئەمە پەیداکردنی نانە بۆ خەڵکی کوردستان هێزێکی سیاسی فراکسیۆنێک لەگەڵ حکوومەتی عراقی دابنیشە ئەمە خیانەتە باشە لە کوێی دنیادا هەیە 5 ئەندام پەرلەمان 10 ئەندام پەرلەمان لەگەڵ سەرۆکی حکوومەتی ئەو وڵاتە کۆبنەوە ئەمە خیانەت بێ ئەم تەخوینکردنی لایەنەکان لەلایەن لایەنێکەوە کە هەر جوڵەیەک بەدڵ نەبوو تۆ پێی بڵێ خیانەت پێی بڵێ نیشتیمان فرۆش ئەمە نیەتی چارەسەر نەکردن هۆکاری ئەمنیەتی چارەسەر نەکردنە کۆمەڵێک دەستکەوتی شەخسی بنەماڵەیی حزبیە بۆیە ئەمە قورسە چارەسەرکردنی بۆیە دەڵێن پێویستی بە ناوەندێکی نێودەوڵەتی بەهێزە زۆر بە کورتی و بە کوردی پێویستی بە ئەمریکایە بەڵام ئایا ئەمریکا چەند مەجبورە بێ سەری خۆی بە مۆزوعانەوە بێشنێ لە کاتێکدا حکوومەتی عراق حکوومەتێکی جێڕایەڵی ئەمریکایە کاتێکە حکوومەتی عراق ئینزاری هێزە شیعەکان دەکا کە میلیشیاکانت کۆنتترۆل کە ستۆپیان پێ بکە کردوێتی بۆیە پێویست ناکە کەس خەون بۆ بینیان گرە و لەسەرەوە کە عێراق لی دەدرێ و ئێمە دەتوانین هەڕەشە بکەین و هەڕەشەکانمان سەردەگرێت هەڕەشەکردن نابێ هەڕەشەی شخصی بێ دکتۆر هەڕەشە دەبێ هەڕەشەی هەرێمی کوردستان بێ بە پشت بەستن بە هەموو ئەحزابەکان و هەموو کوتلەکانەوە یاڵا شوێنێک بگرێ کاریگەریەکی هەبێ بەڵام هەڕەشەی شخصی ئەوەی لێ بەرهەم دێ کە لێی بەرهەم هات بەداخەوە دۆخی موچە خۆرانی هەرم
بە ئاراستەیەک بە ئاقارێکی زۆر نادیاردا دەڕوات کە ئەمە جێی گەرانی هەموو خەڵکێکە کە هەستێ بێ بۆ خەڵکی هەرێمەکەی خۆی. کارۆخ زیاد سێگردگانی پسپۆڕی بواری نەوت لە هەولێر زۆر سپاس کە لەگەڵمانەوە گەر چاوڕوونێکی زۆر باشیانەی لەسەر و بابەتانی ئێستا لە نێوان هەرێم و بەغداد ڕوئەیە. هەر بەهۆی ئەو کێشانی نێوان هەولێر و بەغداد دابەشکردنی موچەی مانگی ئاهەر مانگی 5 دواکەوتووە یاخود یەد نایەدەوە نازانم بەڵام گرنگەوە پێش جەژن نەدرا خەڵک دوای جەژنیش بێتێ ئەو چێژەی لێ نابینێ ئەو تامەی لێ نابینێ کە پێش جەژن چاوەڕوانی بوو. بڕوا بەعادی پامیر کورسانی چۆتە بازاری سلێمانی چاپێککەوتنی لەگەڵ خەڵک کردووە باز لەواکەن دابەژنەکردنی موچە کاریگەری لەسەر خواستیوان لەسەر کاڵەوشمەکان دروست بە ئەگە شتێکیش کڕێ شتێکی زۆر زۆر زەڕورە یاخۆ زۆر پێویستە و لەوەی شتێکی زۆر کوالەتی خراپیش کرە بۆی بە نرخێکی هەرزان بێ و دوکانارانی ژەڵێن ئەوە بەس ئێمەی نەزانین کە ئەم ساڵ چەند بێ بازاری. 25 ساڵی تەمەنی بە پیشەی مامۆستایەتی بەخشیوە بەڵام دوای ئەو هەموو ساڵە لە خزمەت ئێستا بەهۆی بێموچەییەوە دەڵێت بایکۆتی جەژن دەکات و جەژن ناکات. مامۆستا خەبات هێشتا موچەی مانگی 5 وەرنەگرتووە ئەوەش نیگەران و هەراسانی کردووە و بەو هۆیەوە هیچ ئامادەکاریەکی بۆ جەژن نەکردووە. من خۆم بایکۆتی جەژنم کردووە و داوا لە هاوڕەکانیش بەکەم بەڕاستی ئیشەمان هەم ئەڵێسی منیانە بێت چکە بەڕاستی هیچ کەسێ موچەی وەرنەگرتووە یعنی تۆ چیش قەرزشەکەی هەر کەس پێی نەکو هەموو یەک ئاسیلی هاتووە چکە بازار ئەڵێ مۆزەف ئەڵێ هەموو شتێک هەڵێ یانی تۆ ئەوە کاکێکی ئەو نەماش ئەوەشمان قەرز کردەوە بە قورآن تووشی عیبە بوون لای خەڵک یعنی تۆ نازانێکی بەعاژۆری نازانێکی موچەی مانگی 5 وەرەگرت. لە هەر لایکی بازاری سلێمانی بڕوانیت چۆڵە و بە ئەستەم کەسێک دەبینیت پێداویستەکانی جەژن بکرێت ئەو کەسانەشی ڕوو لە فرۆشگاکان دەکەن زۆرینیان لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوون. هەر شتی وا هەر نەبووە نەوەڵا شتیوامان نەبینیوە یعنی لە نقڵ و چەرەسات و پۆشاک و هەموو بیگری یان نەک چەرەسات هەمووی یەک کاسە بەک یەک حەد یعنی شەوانش ڕەمەزان کە بازاڕە بە ئێستا بە شەوەکەشی چۆڵە. نرخی شتومەکەکانی نێوبازار جێگیرن چاودێری بازرگانی سلێمانیش ڕێگری لە گرانکردنی نرخەکان دەکات بەڵام سەرباری ئەوانەش دابەژنەکردنی موچە تەنگی بە بازار و هاوڵاتیان هەڵچنیوە و ناتوانن شتومەک و پێداویستەکانیان بکڕن. بۆنی جژنەوە دەرچوونەکانمان چڕترە بێتوانێ باسی نرخە بۆ بکەم وەکو نرخ بەرزبوونەوەی بەخۆی نەبینەوە زۆر لەوانەیە شتێکی بەسیت و کەم هەبێت لە بەعزە شوێنێکە ئەویش لیژنەکانمان ئەگەر سکاڵا بێ بەدەمیەوە ڕۆن ئەگەریش لیژنەکە خۆی لە دەرچوونی خۆی بێ و بڵێن لە چاودێری خۆی بێ پسوڵەی سەرپێچی بۆکرێت و سزا ئەدرێت. لە جەژنی ڕەمەزان بەهۆی ئەوەی دوو موچە بەر لە جەژن دابەش کرا بازارەکان بوژانەوە و هەمووان پێداویستەکانی جەژنیان دەکڕی بەڵام پێنەدانی موچەی مانگی 5 بۆتە هۆی ئەوەی ئەم جەژنە جەنجاڵی بازار بۆ چۆڵی بگۆڕێت و دۆخی خەڵک و موچەخۆرانیش لەو پەڕی خراپی دابێت. هەرچەندە ساڵانێکی زۆرە بازارەکان سستن و کاسبکارانیش بە ئەستەم دەتوانن بژێوی ژیانی خۆیان لە ڕێکی کارەکانەوە دابین بکەن بەڵام لە جەژن و بۆنەکاندا بێموچەیی هێندەی دیکە سستی بازارەکان دەردەخات. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی. لەگەڵ پەیامنەرانی کورسات نیوز لە سنتەری هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان ئیسمان هەڵەبجەژەوێ بەڵام پێچێ باش ئامادە بێ لەگەڵ هێمن کەمال پەیامنەری کورسان نیوز لە سلێمانی قارەمانجەوهەر پەیامنەری کورسان نیوز لە هەولێر شێروان خەدر پەیامنەری کورسان نیوز لە دۆک لەسەر بابەتەوەی بزانین ئامادەکاری خەڵک چۆنە بارودۆخی بازار چۆنە گفتوگۆکەین. من سڵاو لێبێ بارودۆخی بازار چۆنە لە سلێمانی ئەوە بڕوا راپۆرتێکی کردبوو تانیۆڕۆ لە بازار بوو چۆڵێکی پێوە دیار بوو ئێستا کە کەمتر لە چەند ساعاتێکمان ماوە بۆ جەژنی پیرۆزی قوربان بارودۆخی بازار چۆنە؟ لە نێو بازاری شاری سلێمانیە تا بڵین سنتەری بازاری شاری سلێمانی کە لەم شوێنەی کە ئێمە لێی وەستاوی بەدەم تەلاری سیدوانی نوێ کە شوێنێکی دیار و چ کەسێک بێتە بازار بۆی پێداویستی بکرێ دێتە ئەم شوێنە چونکە هەموو پێداویستیەکانی تێدایە بەڵام ببینی بەراورد بە جەژنەکانی دیکە چۆڵی پێوە دیارە
چکە جەژنانی دیکە لێرەدا ڕێگە نەبوو بڕێواتە بە ئاستەم بە ئاسانی لێرەوە دەرناچ بچیتە خوارەوە سەربارەوەی کە سبەینێ جەژنیشە بەڵام دەبینی بازارەکە چۆڵە بەو جۆرە خەڵکی تایە بەڵام بەپی پێویستی فرۆشیاران نییە بۆ خەڵک هاتۆتە بازار بەڵام زۆر نییە کەمن ئەو کەسانی دێنە بازار چکە دابەژنەکردنی موچە یەکێکە لەو گرفتانەی کە بازاری بەم جۆرە هێشتۆتەوە چونکە هاوڵاتیان ناتوانن بێنە بازار وەک جەژنەکانی ڕابردوو بتوان بەبێ پێویستی خۆیان پێداویستیەکان بکردن و هەر بۆ ئێمەش کاریگەری هەبوو لەسەر بازار و چۆڵی بازار ڕێگەم چمە لای ئەم بەڕێزەی کە دوکاندارە پێشتر دوکاندارەکان سەیان بۆ ناکردن چکە بەشێکی زۆر لە دوکاندار چکە خەڵکیان زۆر لابوو کاتێوەیان نەبوو کە وەڵامان بەنوێ خۆ بەڵام بینێ ساوە ناو حاڵی دوکانەکانە بەم جۆرەیە قوربانگیان سڵاو لێ سەرچاوم براکەم پێمان بڵێ سبەینێ جەژنە بەگشتی ئەم چەند ڕۆژە بازار چۆ بۆ تا ساژە بین بازار ئێمای بینی بەم جۆر هەیە چۆڵە بەڵام بەگشتی من نەگەر ڕاستت پێ بڵم لەوانێ بڵم لە ساڵی هەشتاکان و ئێمە دوکانارین لێرە لەوەتەی من بە بیرەوەری من تا ئێستا بەرجەژنانی وا خراپ نەدیوە ئەمە یەکەم جارە ئەوە بیبینم بۆ خراپی بەرە جەژنان وە تۆ ئێستا توانای قسە لەگەڵ من کەی بڕوا بکە هەر ڕێو نەبوو بێرە شاوڕێی ئەنوەڵا کاتە هۆکاری سەرەکی دابەژنەکردنی موچەبوون پێشەوەی کە هاوڵاتی ئەمەلێکیان نەبوو موچە بدرێت بازار باش بوو بەتاکید ئەم موچەیەکە ئەم قسەیە کراو بەو شێوەیە تاوان تۆ هەر ئەم مانگەش حساب نییە خۆ تۆ ئێستاگەر ئەم مانگەش وەرگێ مۆزەف ئێوەڵێ هەش مانگەیەکی کەشت نامێ لە تر ساڵێکا کە بامەش خەرج نەکەین بۆی ئەی دوایەوە چی بکە یعنی مشکیلەکە هەرم مانگە نییە دیارە جلوبەرەکانی تۆ تایبەتە بە منداڵ بەڵێتە منداڵیش نازانێت پارە هەیە یاخۆڵا مناڵەوە نازانێ هەرە لە بێنە لەگەڵەوە شەهر بازارتان سستە بوون خراپە زۆر خراپە بەڵام سواز بۆ خوا ئینسان کاسبین ئێمە ئەو زروفەش تێپەڕێی شەڵا مۆزەفیش لەم خەیرانە نەجاتێ بێ سەرکەوتوو بن سەرچاوم بەخێر بێ دەست خۆش سپاس وەڵە بیلال ئەمە وتەیەکێک لەو فرۆشیارانە بوو کە لێرە بوو کە هاوکارم بێت لەگەڵمە دیار ئەم عربانانەی کە لێرەیە نرخیان جیاوازە لەگەڵ دوکانەکان نرخیان هەرزانترە ئەمانیش بە هەمان شێوە بازاڕیان بەم جۆرە سستەوە فرۆشیاریان کەمە هاوڵاتی کەمتر دێتە لایەن شت بکڕێگەم چمە لای یەکێکیان قسەم بۆ بکات ئەمیش بە هەمان شێوە پێداویستی منداڵی لایە قوربانگیان سڵاو لێ بێت بەخێر بێت پێم بڵی بازار چۆن وەڵای بازار پەشەدە ئەرە وەڵا جەژنانی دیکە بەم جۆرە بوو جەژنانی هیچ جەژنی وەکەم جەژن نەبووە جەژنەکانی تر کاکە جوڵێکی چا بوو باش بەڵام ئەم جەژنە هیچ جوڵێکی چا نییە معنای جەن تۆ بە هەدارە هاتن کەنەوە فرۆشی جوڵی دارێکم نییە تەنەزول بووە حکومەتی عێراقیەکە تۆ ئەو سبەینێ دوێنێ کە ئەو حکومەتی عێراقی مەفلیسە ئەی ئیشە بۆچ لێ پاڕی تۆ بەڵام من بەیەکێ بڵێم مەفلیسە بە حیات ناسم قاتێکێکی مەرحەبایکی ناکەم جەژنانی دیکە ئێرە بە ئاسان پیادەرە کورە حەڵ ڕێگەڵ نەبوو بڕێ بەخوا ئەمن ئەو تەپڵقمەدانا بوو خواخوام کردبوون بەم ژێر ئەم خواخوا بوو ژێم بێت و ئیش ئاوەتانە ئەرە وەڵا ئەم جلوبەرگانی تۆ ئەم حکومەتی ئێمە ئازانچی ئەم حکومەتی ئێمە هیچێکی لە بەرچاوە ئەم حکومەتی ئێمە بە ناڕەقەی ئەم میلەتە بەڕێسوو بە ناڕەقەی ئەم میلەتە حەچی فێرمەکە تۆ بینی لە هەموو ماڵەکانە هیچێکی جارم بۆ کابرات چیکەکەی دەدەمی خۆی تۆ یا بە پێرمەگە و بە مەسعود ئیشە هەر مەرحەبای خەڵکی ناکەن ئەوەتانی خۆیان بە ملیارەها دۆلار بە ملیارەها دەفتەر بە ملیارەها شوقە وێندا بە ملیارەها شوقەدا خارج خەڵکی قوڵی کراوە بەسەر بنیارێکی نییە ئەی ئەمە ڕاست حکومەتی واکرێ حکومەتی بنزین نەبێ حکومەتی ئاو نەبێ حکومەتی کارەبا نەبێ حکومەتی قەستەخانە نەبێ حکومەتی موچە نەبێ ئەی تۆ چیت ئەمە ئیسپاتە کە تۆ دزیت کاتە بەگشتی ئەمە هەموو کاریگەری هەبووە لەسەرەوە نەتوانن شوێن نیەتی سامشتانی تۆ ئەم بە 20,000 بە کرێگە ڕاست بەخۆشیێنی پێم خۆڕژی وای 20,000کەم دەست ناکەوێت ئەرێ قەناعەت شێرزانە پێم بێ لەگەڵ دوکانەکان ئەمە من ئەمە ئەم بە پێنجەوە یا بەدا من ئەمە ئەم بە شوارەوە یا بەهشت چۆنی نیە ئەو زەری بە کرێ دوکان شاگرت کارەبا داروبەر خاصە سەرشانی ئەو زەلامی کای کڕێ بەس من ئەمە 1000 خێر کای فرۆش ئەمە 500 خێر کای فرۆش بەڵام نیشە کڕیارە نییە ئەوەتە نییە ئاوەتانە 200 دانم وەدیری لەسەرە یەکێ نییە بڕێ بە 50 پلیس ئەمە خەتای کێیە خەتای منە خەتای حکومەتەکەی بە قورعان بقوا أخذ حكومتي بقوا أخذ حكومتي عراقية أخذ حكومتي كردية أنا بقولي إخوة يا ربي بخير بيت سير هذا كاك خبط بويا رنجية كجنزة كيف خوا رنجية إيش بدي شيء جزاك يبي خوا ده ساي شري أم حكومتي فشلوا بلال أما وتي فروشياران بو سبب بدوخي بازاري شاري سليماني أو في أول قصيدة اللي هم كسر بججنكان يتر قصي بازار ومشتكي بشانه باسي صبرين خانو قوش مع بوك أو شيء هي زانيري
بەڵێ سەبارەت بەوە ئەگەر ئاماژەی پێ بکەین دیارە لایەن بەرپرسانی کوشتارگەی سلەیمانیەوە ئەمڕۆ پشویان بوو بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوودا پێ و زانیاریانەی کە دایان بە من ئاماژیان بەوە کە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەوەی کە لە کوشتارگەی سلەیمانیە بۆ چکاتن کە جەژنێت هاوڵاتیان گۆشت و پێداویستی دەکڕن بۆ جەژنەکانیان بەڵام بەپی پێویست نییە ئەو ئاماژەی بەوە کرد 2000 بۆ 3000 سەر بڵین لە کوشتارگەی سلەیمانی لە دوو ڕۆژی ڕابردوودا سەر بڕاوە کە نزیکەی 200 تۆن گۆشت دەکات کە لە کوشتارگەی سلەیمانیەوەی کە سەبارەت بە حیوانی بچووس حیوانی گەورەش بۆ منەوە ڕەشەوڵاغ ئاماژەیان بەوە کرد کە 90 سەر حیوان سەر بڕاوە نزیکەی ببوورە 300 سەر حیوان سەر بڕاوە و لەگەڵ وایە 90 تۆن بوو واتە بەکوی گشتی لە دوو ڕۆژی ڕابردوودا 300 تۆن گۆشت خراوەتە بازارەوە بەراورد بە جەژنەکانی دیکە ئەم ڕێژەیە کەمترە چکە جەژنەکانی دیکە زۆر زیاتر بوو لە ئێستا واتە تەواوی ئەو ڕێکاران یاخود ئەو هۆکارانەی کە هەبووە لەسەر ئەوەی کە کاریگەریە بۆ لەسەر بازاریش دابەژنەکردنی موچە بوو واتە کۆی سێکتەرەکانی گرتوۆتەوە هەمووی وای کردووە کە هاوڵاتی نەتوانێت مامە مابوو ئێمە کێشەمان نەبوو لە موچە لە پارە بەڵام کە ئیمامە نەما ئیشە خۆشا بەسیرە خەڵکاوتەوە ئەرە وەڵا بەڵام ئیشە نەقوبایش و نەبابی ڕێجێکە ئەوەیان نەگرتوتەوە بەڵێ ئەمە وتێ هاوڵاتی سەبار بە دۆخی هەرێمی کوردستان و موچە خۆران بەگشتی کە بازار بەم جۆرێ و بێ بازاڕی ڕووی تێکردو ئەوە خۆشەویستی خەڵکە بۆ جەنابی مامجرا کە ئەو هەمیشە لە بیری خەڵکا بوو لەگەڵ شێروان خەدر پەیامنێری کورسات نیوز لە دووەک شێروان سڵاو لێبێ بارودۆخی بازاری دووەک چۆنە ئەگەر لەبارەی سەبڕین خانە و گۆشت و ئەو بابەتانە داتایەکەوێ پێما بڵێ چاوەڕێی بەلە سڵاف هەلبات دۆکەش یعنی وەکو ئامادەکاری کەلێک دەرکەفتێش بوو ئامادەکاریان جەژنێک و ئیرۆ عەرەفایە دومایک دەمەک و خەلک ئامادەکاری خوکەت وەکوین بازاری دەبژین عنی هەتا دوی نیڤۆژی بازار گەلێکە سست و خاڵ و خەلک چاوەڕێ بوو بۆ چەپگەهێت ئیدرگەل هاتنان بۆ چەی بێن پێدوین خۆین جەژنێ بکەن لێ وە دیارە بێهێوی بوونش بوو چەی نەوەڕە نا خەڵکە هاتێ عنی ئەگەر وینەگرم هاریۆ قەرەبەڵاغێک نا بە بازاریدا خەڵکە هاتێ نەبازاریە لێ پتریا باناون یعنیێن وەکو ئەوت بێژنیان هەندێک تشتێن خۆ فرۆتیان ژی پارێک بخۆ قەرکریش ئاردەکە هاتن ئامادەکارین جەژنێ پێدوێن جەژن بکەن ژبەرکوش ساڵە جارێکی وەکەوت بێژن پێدوێن جەژنێ هێر هەر بێتە بێنەکردن لێ شێوەکی گشتی یعنی نەدانا موچەی نهاتنا موچەی کارتێکردن بازاری کردیە یعنی ئەم بازارێ گۆشت فرۆشە بووی نیڤرۆ لەگەل ئەوێ بازاریژی یعنی خەلک بەحسێوەیەکی خەلکێک نەچار بواتێت تشتا بۆ ئاوان پێدوێن جەژنێ خەلک دەیند بێت یعنی وەسە بارێک خەلکەی گرانە وەسە نەهاتنە بچەی کارتێکردن لە خەلک نەچار بووە تشتا دەیمە تشتێکی دیژە یعنی گرانیا بازارێ دووەکێ جیاوازیەکە دن هەیە و هەردەم بازارێ دووەکیش هەموو عەردا گرانترە وەکو خەلک بێژن و گرانیا بازارێ دووەکێ خوددانن دکانە پێیەکێ بەگرێدەن و بەهای دۆلاریە گرانە گرانیا دلاری بەرامبەر دیناری عراقی ئەوێ کارتێکردن بازار لێنەوە جیاوازی چێ بوو دیناری عراقی بەرامبەر دلاری باش بۆ لێ بازارێ دووەکە هەر گرانە ئەوێ یەکێژی نەبوونا چاودێریە سەر بازاری دووەکە ئەوێ کارتێکردن خۆکردیە و هەر جەهەکی بۆ جەهەکی بەها گرانتر بن یانژی بەها جیاوازتر بن ئەبووینەژی بێ قۆڕاخکاریە بازاری بژن بازرگانین ئەبێن کەرەستات ئینەنا بازاریدا بازار قۆڕاخ کردیە و کەس لێ چاودێریەوە بکات کەرەستا دلێ خۆت دەنە بازاری و کەیفە خۆت فرۆشن عنی بەهاکە گرانتر فرۆشن زێدەباری وەکە کوبارێ خەلکەیە گرانە بەێ شێروان خەدر پەیامنێری کورسات نیوز لە دووەک هەر بژیت لەگە قارمانجەوەر پەیامنێری کورسات نیوز لە هەولێر قارمان سڵاو لێبێ پایتەختە هەولێر جاران هەر وا بوو کە لێوە دەست پێ بکەین بەس ئەم جارە ویستمان لە کۆتایە کاتەکەش بۆ ئێوە بهێڵینەوە قارەمان بارودۆخی بازاری هەولێر چۆنە خەڵک شتە کڕێ بۆ جەژن کڕیاران ئەڵەن چی فرۆشیاران ئەڵەن چی بەڵێ بیلا لەو کاتت باش ئێستا من لە بازاری گەورەی هەولێرم لە دەستێکم بازاری قەیسەری و لەلایەشتر داوتاون و بازاری شێخەڵایە بە هەماشەوە لە دیمەنەکان دەیبینین ئەنی ئامادەکاری خەڵک بورن خەڵک ئامادەکاری هەردەکە بەڵام ئەوەی کە لە دیمەنەکان دەیبینین ینی قەرەباڵغی هەیە لە بازارەکان بەڵام دەمی ئاماژە بۆ بکەم کە بەشی زۆری ئەوانەی کە لە بازارن شتیان نەکڕێت یاخۆ شت ناکڕن وەک لە دیمەنەکانیش دەبینن لە دەکەس چەند کەسێک
کیسی لەدەستە و کاڵاو پێداویستی کڕیوە دیارە تەنها ئەمڕۆ ئێوارە لە بەردەم خەڵک ماوە بۆی کەوا ئامادەکاریەکانیان بکەم بۆی کە بۆ جەژن ئەو پێداویستیانەی کە پێویستن بیکڕن دەتوانێت قسەمە بۆ کرێوەکو گەنجێک کاتن خۆتان ئامادەکە بەڵێ ئەوەی کە بەشێک لە ژمارەی گەنجم لە دەوروبەرە بەڵام میلال حەز ناکە قسە بکەم بەوەی کە نانەوە دەربکەون بەڵام ئەوەی کە هەیە لە دیمەنەکانیش دەیبینن ینی ئەم ساڵ جیاوازترە بە بەراورد یاخوددا تا ئامارێک سەبرخانی هەولێر بڵاوی نەکردوێتەوە بیلا تاوەکو ئێستا ئاماری دروست بڵاو نەکراوەتەوە بەڵام ئەوەی کە هەیە کوشتارگەکەی هەولێر ئامادەکاری کردووە بۆ ئەوی کە لە ڕۆژانی جەژن پێشوازی لەو کەسانە بکرێت کە قوربانی دەکەن بە تایبەت ئەوانەی کە لە ڕۆژانی جەژنی قوربان سەردانی سەربرخانە و گۆڕەپانیکردنی ئاژەڵان دەکەن لەگەڵ ئەوەش کە بەشێکی زۆری ئەو شوێنانەی کە کاڵاو پێداویستی دەکردن کە لۆ قسان ناکەی بزانانی خۆت ئامادەکاریت کردیە لە بۆ چاوەکەم بەڕێزن بەخێبێن سەرسەر دنیا زۆر خۆشە دنیا بەکەی فێم گەنجێ لە دنیا زۆر خۆش دەوێت بەڵام ئەوەی کە میلا دەمە ئاماژە بکەم ئێرە ئەنی بازاڕێکی میلیە کەلوپەل و شتەکان لێرە زۆر هەرزانن نەوەی کە جیاوازترە لە شوێنی تر نرخەکان بە بەراورد بە بازار و شوێنەکانی تر ینی جیاوازی زۆری هەیە بۆی قەڵباڵغیش زۆر هەیە بەڵام لەگەڵ ئەوە ژمارەیەکی زۆر خەڵکی عەرەب بە تایبەت ئەوانەی کە وەکو گەشتیار هاتوونێتە هەرێمی کوردستان یاخود ئەوانەی کە بەشێکن کە لە ماوەی ڕابردوو وەکو ئاوەرە و پەنابەر لە هەرێمی کوردستان و ئێستا گەڕاونەتەوە هەولێر لە بازاڕەکان دەبینرێن ئەوەی کە باسم کرد ینی چاوەڕوان دەکرێت و قەڵەباڵغی لە بازاڕەکان هەر هەبی بەڵام ئامادەکاریەکان جیاوازترە بەوەی کە موچەدا بەش نەکراوە خواستی کڕینی کەلوپەل و پێداویستیەکان لەلایەن هاوڵاتیانەوە کەمتر بۆتەوە بە بەراورد بە جەژنی ڕەمەزان و جەژنەکان قارەمانجەوە پاملی کورسان نیوز لە هەولێر هێمن کەمال پاملی کورسان نیوز لە سلێمانی شێروان خدر پاملی کورسان نیوز لە دووەک هەر بژین باردۆخی بازارتان پیشانای خالید ئەحمەد پاملی کورسان نیوز لە ڕانیە ئەمڕۆ چۆتە بازاری ئەوێ لەوێ شەر بێ بازاڕیە کڕیار و فرۆشیە هەردووکیان داد و بێدادیانە ئەڵێن بازار نییە و خەڵک وەکو پێویست ناکرێت کڕیارە لە شتی زۆرمان هێنا بەنیازی ئەوەی کە موچە دابشکرێ و ساغ بێتەوە بەڵام ڕستەکەمان وە خۆی ماوە بازاڕی ڕانیەیە بە تەواوی چۆڵی پێوە دیارە ساڵح عەلی دوکاندارێکی بازاڕەکەیە دەڵێت قەت بازاڕی بەم چۆڵیە نەبینیوە و دواکەوتنی موچە جۆڵەی بازاڕی وەستاندووە و بەراورد بە جەژنی ڕەمەزان فرۆشیان بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە بەنسبەت بازاڕە جەژنی ڕەمەزان خۆشبەختانە دوو موچە تێدادرا لە ماوەی تقریبەن 20 ڕۆژدا بەڕاستی خەڵک بە گەرم و بە چێژێکی تەواوە جەژنی کرد و توانی هەموو پێداویستەکانی ڕۆژی جەژن ئامادە بکات بەڵام بەداخەوە بۆ ئەوڕۆکە کە ئەم لەو بازارم تقریبەنەوە 56 ساڵە لەو بازاڕێدان بۆ یەکەم جارە ببینم بەو شێوازە خەڵک بەڕاستی بێجەوە خەڵک بەڕاستی بێموچەیە ئەو بەرە جەژنە سعادی نیزکەی 11 تاکە مشترێک لە دوکانەکەمنی هەر یەک سنتیشم نەفرۆشتووە ئەم جەژنە گوتمان بازار باش دەبێت لە جەژنەکەی کە زۆر خراپتر بوو من ئێستاەوە دوکانەکەمەوە ڕزقەکەمە بە دوو جەژن ئەنی نیوەی دوکانەکەشم نەفرۆشەوە هەنی ئەگە بڵێن بای 5 دەفتەرمان شت هێنابێ دوی نزیکە بە هەردوو جەژن بای 50 وەرەقێکمان شت فرۆشت بێ دواکەوتنی موچە کاریگەری زۆری لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆران دروست کردووە و بەهۆیەوە هاوڵاتیان وەک پێویست نەیانتوانیوە شتومەک و پێداویستی بکڕن و خۆیان بۆ جەژن ئامادە بکەن معاشەکەم 500,000 وەک خۆمەگە 500,000 بەشی هیچم ناکە برم بەشم دەکە نەمتوانێ گۆشت بکڕم گۆشتی حیوانی بە تایبەتی نەکڕیوە عەزیزم لێ بووە منداڵیان شم کتیان بیکڕە دەسەڵات نێ نابێ نبوني موشة يعني بازار وسطان يعني خلق هشار خسن يعني برسيكني ميلاد يعني لبايتشي دا براسي تأثيري زور بجي شو لسر خلق أبواب راسي حكومة هر شيء بتوانين لبرججن دا دلي خلق خوش بكا بتايبتي متشخوران چونك خلق بيوسي بباري بيوسي بخرجية بيوسي بوي بتواني دڵی کەسوکار و ماڵ و مناڵ و خێزانی خۆش بکات ماوەی زیاتر لە 10 ساڵە قەیرانی دواکەوتنی موچە بەردەوامی هەیە
بەڵام حکوومەت نەیتوانیوە کێشەکە چارەسەر بکات. بەم هۆیەشەوە ژیان و گوزەرانی هاوڵاتیان خراپتر بووە. گەرمی و ساردی باخەڵی هاوڵاتیان و جوڵەی بازاڕیش بەندە بە دابەشکردنی موچەوە. دابەشنەکردنی موچە لەم بەرە جەژنەدا وای کردووە هاوڵاتیان وەکو پێویست نەتوانن شتومەک و پێداویستیەکانیان بکڕن و خۆیان بۆ جەژن ئامادە بکەن. خالید ئەحمەد، کورسات نیوز، ڕانیە. ئەوە هەر هەرێمی کوردستانیە. لە سووریاش بە هەمان شێوە تا ئەستێک دۆخێکی ئابووری سەخت هەیە، بەڵام ترەوان گۆڕانکاری ڕوویا و دوای جەنگە لە دۆخێکی ئابووری سەختدا سووریەکان ئامادەکاریەکەن بۆ یەکەم جەژنی قوربانی دوای ڕووخانی ڕژەمی بەشار ئەسەد. بەهۆی ئەوەی لە 6 مانگی ڕابردوو حکوومەتی سووریا نەیتوانیوە موچە دابەش بکات، تەنها 2 جار بە بڕیاری ئەحمەد شەرع هاوکاری بەسەر فەرمانبەران و خانشینان دابەشکراوە کە دوایین جار ئەم هەفتەیە بۆ فەرمانبەرێک 500,000 لیرەی سووری، خانشینان 300,000 لیرەی سووریان پێدراون، نزیکەی $50 بە $30. لە کاتێکدا بە بیانووی بەعسی بوون و هاوسۆزی لەگەڵ ڕژێمی پێشوو تەواوی موچەخۆران و خانشینان ئەم هاوکاریان پێنادرێت. لەگەڵ دارابەرەکات پامێری کورسات نیوز لە قامشلۆ لەسەر ئامادەکاری خەڵک قساکەم. دارا سڵاو لێبێ. خەڵکی ڕۆژاوی کوردستان ئەوانەی قامیشلۆ چۆن خۆیان ئامادەکەن بارودۆخی ئابووری خەڵک چاوە؟ بەێ دەم باش بیلال، یانی ڕۆژاوای کوردستانی وەکەتەوە دەوڵەتێن جیهانە ئیسلامی ئەوژی حەزەتی خۆیش بۆ جەژنا قوربانێتکن وەک ڕسمین ئۆلی وەکە گوهەیی یان ڕۆژێن بەری جەژنێ خەلداتکردن بازاران قەستاکردینا پێدێن جەژنێ شێرانیە جل و بەرگان هەروە سەردانە وێ سوکا سەوالان و دەواران دەکردن بە قەستاکردینا قوربانیان تاگۆ ڕۆژا جەژنێ قوربانیە سەرێ واژێ بن گۆشتی سەر کەسێن هەژار بەلاو کرد. یانی ڕۆژاوای کوردستانی وەکو نزانە ئەزیێدی 14 ساڵای قەیرانێکە داراییجی ئەو شەڕێ نافخۆیی و ئەو گریزە ئابووریا بۆ بێدە ڕوودایە هێشیە یانی بۆ هەموو خەلکێن سووریای پێ باندۆر و هەروە لە خەلکێن ڕۆژاوای کوردستانی ji bo em karin ser vêyekê bêtir qise bikin mêvanek helgel min ew jî welatî ke kesekî bi temendirêj e li vir hatiye serdana karî şipiya pir baş apo şipiya apo wet avê de kerem ke tu bi xêr hatî televîzyona Kurdsatê cejna qurbanê li te pîroz be tu hatî çê apo hatî giradê cejnê bikirê şêranî hatînê giradê cejnê û pere tune bikin perê me tune ne hatînê bikirin wallah bê pere أمولو أم خالد فريدين وهو هذا تنّا شغل تنّا أحمد هذا تنّا شغل تنّا عالم قيش بطالب شغل تنّا مسلم تنّا أما النظام يشوف أو غرادي ججني بوهان وقت الشيراني تشكي زارو كان تكرين تبيكاني والله تش بناكل خدين شغلي عايدة بناكل تنّا بهاي بنكادم عم يشكو بيني تنّا سدما خلقش دبيجن لف سدما ابلف وتفقر سوسيال بازاري يعني سدم هشكساليه جفافه يعني تنبونا براي تشيه تنبوي قش تنبوني تنبون تنيه وناكر كتش شال بعيده كتير شنكر كش ولو ماي ابد نشكر لا شك ودائما نابع ما نشكر ما نشكر ما تشتي نكر تنيه ما مشكو بيني تنيو هولا روش زحمتي روش زحمتي كان يشبك ام سباسياتك كنا كلام ك يعني الفيدا الرجاوي كردستاني خلق لك يعني زحمتيا دكشين او يسدما تنبونا برا شي زيدي 14 سالان قيرانا ياغو سوري شرنا فويتي دي تنبونا براي دور پیشکرنا هرمي هروها او موچين فرمانبرا قال لك كيما لو ما قال لك باندور سرجيانا ولاتيان سر حاضرتين ججنه دكن جكرينا غرادا بيدبين ججنه وكا شيرانيه وكا جل وبرجن زارو قال دارا بركات پامێری کورسان نیوز لە قامیشلۆ هەر بژین ئەوە باردۆخی وێژ بوو خەڵک هەر گلەی لە سەختی دۆخەکە هەیە لە راپۆرتەکەی خالیدی ژەوێڕانی ئەو مام حاجیە کەوتی نەم بۆ گۆشت بکڕم مناڵەکان شموتیانە نەبووە. ڕاستە قوربانی ئەمە وەکو ئاینی پیرۆزی ئیسلام پابەندکرامی بۆی ئەنجامی بین ئەگەر لە کاتێک ترا خەڵک باردۆخی باش بوو بێ ئەوە
بە گرنگ نەزانرابێ خەڵک دڵی لای قوربانی نەبووێ بەڵام بەڕاستی ئەم جەژنە ئەم چەند ڕۆژەی کەتیایین ئەگەر ئێستا قوربانینەکەی کاتی ترکی ئیکەی قۆڵی لێ هەڵماڵە قوربانی بکە و سفرەی دووسێ فەقیر گەرم بکە ئەگەر دەسەڵاتی قوربانێکی گەورەشت نییە ئەگەر توانات هەیە هاوکارێکی کەمیش بێ بە دەرودراوسێ بە خەڵکی ناسا و بە خەڵکی نەناسا و ببەخشین چونکە ئیتر ئێستا ڕۆژڕۆژی ئەوە هەرچەندە ڕەشبین بین باردۆ خسەخت بێ بەڵام با هەر بڵێن بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.